الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکەی مەتنی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانە بخاتە تەرازووی حەسەناتمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورس کاتن و ببێتە مایەی زیاتر ناسینی خوای پەروەردگار و ترسمان لە خوای پەروەردگار و خۆشەویستی خوای پەروەردگار زیاد کا لە دڵ و دەروونماندا. چونکە برایانی بەڕێزم، ئینسانی موسڵمان دەبێ دوو خاڵی سەرەکی لە دڵدا بن بۆی کە زیاتر بتوانێت تام و چێژ و لەزەت لە عیبادەتەکان وەربگرێتن و عیبادەتەکان شوێن و ئەوکو بڵێ مەکانی خۆیان وەربگرن. یەکەمیان کە ئینسان خوای ناسی دەبێت، ترسی لە خوای خۆی هەبێ، لێی بترسێ. ئێستا خەڵکێک پێیا بۆ دەڵێ خوای گەورە میهرەبانە و چۆن دەبێت کابرا لە خوای بترسێتن. ئەوە هەموو ژەهرە دەڕێژن بۆ مسلمانان بۆی کە ئەو ترسەی کە هەیە کە ئینسان دەبێتە ڕەدعێک، دەبێتە بۆی کە بەرژینێک، دەبێتە سەدێکی مەنیع بۆی کە ئینسان تخونی ئەو سنوورانە نەکەوێت کە خوای پەروەردگار دایناوی کە دەفەرمێ وتیلکە حدود الله فلا تعتدوها ولا فلا تقربوها. بە هەردووشی هاتووە ئەو سنوورەکانی خوان تخونیان مەکەون، نزیکیان مەکەونەوە. ئەگەر ئینسان لە خوای نەترسا، عەفو مەغفیرەتەکەی زاڵ کرد و هەر ئەوە بوو دەڵێ هەرچی بکەم کوڕە خوا هەر لێم خۆش دەبیت. ئەوجا محەبەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، ئەگەر محەبەتی خوای پەروەردگار نەبێ لە دڵ و دەرونی ئینسانەکاندا، ئینسان ئەو تاعەت و عیبادەت و خواپەرستیانە ناکاتن بۆی کە لە خوا نزیک بێتەوە تەبارەک و تەعالە. و بە تایبەتیش برایانی بەڕێزم زۆر زەرورە. یعنی ئێستا ئیوا هەیە دەڵێ کاکە ئەومە چەند ساڵە هەر عەقیدەی دەخوێنین، بەو خوای هەموو ڕۆژێ عەقیدەی هەموو ڕۆژێ زەرورە دووبارەی کەینەوە. لەبەرەوە ئەسڵە ئەگەر عەقیدەکە دامەزرا، عەقیدەکە تەواو بوو، ئەوانەی دیکە عەقیدە وەکو بناغەی وایە، بناغە چەند مەحکەم بێت، چەند ڕێک و پێک بێت، دیواری چاکتری لەسەر هەڵدەستێت. بەڵام ئەگەر بناغەکە مەحکەم نەبوو، دیوارەکە خوار دەبێت. ڕۆژێ لاساوی دەکەوێت، ڕۆژێکی دیکە لاساوی دەکەوێت، ڕۆژێکی کە بە دواوی دەکەوێت، ڕۆژێکی دیکە عادەت و تەقالیدی کە زاڵ دەبێت بەسەرت. بەڵام ئەگەر بناغەکەت مەحکەم بوو، دەزانی چ دەکەی لەو دنیای، دەزانی چۆن معاملە دەکەی لەگەڵ دەور و بەرت، دەزانی چۆن عیبادەت و خواپەرستی دەکەی. ئەوەش هەمووی مەربوطە بەس بە ناسینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، بە ئاشنابوون بە دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوا. چکە تۆ تەماشەکە وەلیلله المەثەل الأعلا، نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە. هەر لە دنیات بینیوتانە، بینیومانە کاتێک کە سەرۆکی وڵاتێکی عەرەبی دەچێتە شوێنێک، یعنی چونکە دەسەڵاتیان نەماوە، چونکە کلکن بۆ وەچی گوتی ئەمریکا و بۆ ئەو وڵاتانە، هیچ کەسێک حیسابیان بۆ ناکات. سەرۆکیشە، ناوی سەرۆکیشە. بەڵام کاتێک کە سەرۆکی ئەمریکا یان سەرۆکی فەڕەنسا یان سەرۆکی تورکیا، بە مانای کەلیمەوانە سەرۆکن کە دەچنە شوێنێکی دیکە بە نەوعێکی دیکە پێشوازی دەکرێن و معاملەیان دەکەن. هەر سەرۆکیش هەر ناوی سەرۆکیشن، بۆ چکە مەوقیفیانە هەیە و خاوەن هێز و دەسەڵاتی زیاترن. کاتێک کە ئەو دەسەڵات و هێزانە قیاس دەکەی و بەراوردیان دەکەی، وەلیلله المەثەل الأعلا، بە دەسەڵاتی خوای پەروەردگارەوە نقطەیەکن لە بەحرێک، نقطەیەکیش نییە لە بەحرێکیدا ئەگەر قیاسی کەی بۆی. کەواتە
کە ئاشنابوون بە دەسەڵاتەکانی خوای پەروەردگار دەبێ هەم ترسمان زیادکە هەم خۆشەویستیمان زیادکە. ئەو ترس و خۆشەویستیە وا دەکاتن کە ئێمە عیبادەت و خواپەرستیەکانمان چڕترکەین، باشترکەین، چاکتریان لێ بخەوتین. بۆ چکە هەنە دەرسی ڕابردوو گوتمان خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خالق بلا حاجە، خالیقە بەبێ کە پێویستی بە مەخلوقات بێ، کە پێویستی بە مەخلوقات نییە، پێویستی بە عیبادەتی من و توش نییە. یعنی لەسەر عیبادەتی من و تو پەچی نەکەوتووە. ئەمە عیبادەت و خواپەرستی دەکەین بۆی خۆمان نزیکەینەوە لەخوا. یعنی ڕێگای نزیکبوونەوەمان لەخوا عیبادەت و خواپەرستی و ملکەز بوونە. ئەمە ئیشمان بەوە، ئەمە ئیشمان لەسەرەوی پەک کەوتووە. ئەوجا لە فەقەڕەی 12 دەفەرمێ ممیت بلا مەخافە باعث بلا مەشەقە. تەماشەکە هەر دیارن لەبەر چاومان. ممیت بلا مەخافە چێ بڕیاری مردنی خەڵک دەدا؟ ها؟ خوا تەبارەک و تەعالا. لۆ دەفەرمێ بلا مەخافە بەبێ کە ترسی لە هیچ کەسێکە بێ. لە چێ دەترسێ خوای پەروەردگار لە کەس؟ چێ دەسەڵاتی هەیە بڵێتە خوای نا کەس؟ ئەوەی کە سەرسەختترین دوژمنی خوا بووە لەو دنیای خوای گەورە ڕوحی کێشاوە. مەلەک المەوت بڕۆ تەواو بوو بیهینەوە. توانیوتی بڵێ نایەم؟ توانیوتی بڵێ نابێ ڕوحیم بچێشی؟ توانیوتی بڵێ وەڵا ئەمن دەمینمەوە لەو دنیای؟ نا. شەیطانی مەلعون تاکە نەفسێکە کە ئەویش نەک بۆ خۆی، ها ئەویش داوای لە خوای کردووە، پاڕاوەتەوە لە خوای. خوایە مادام هەر دەرت کردم لە ڕەحمی خۆت بمهێڵەوە تا بزانم داخۆ دەگە ئەوانەی کە ئەتۆ لە سەروان ئەمنت دەرکردم لە ڕەحم و بەزەی خۆت و ئەمن پێم خۆشەوە چ کابرای گوتی بەشێکی دەگەڵ ئەوانە لەگەڵە خۆ بم با ڕەفیقم بن لە ناو ئاگری جەهەنەمێ. چکە ژیانیش دنیا ئیمتیحان و ئیبتیلایە. ئێگەوی نەهێش باوە ئەو عالەمەم وەکو مەلایکەتان دەبوو کەواتە ئیمتیحان و ئیبتیلایەکەت شوێنی خۆی نەدەگرت. ئەویش داوای مەوعیدێک دەکا ئیبلیسی مەلعون خوای گەورە ئەو مەوعیدەی بۆ جێبەجێ ناکاتن. ئەو دەڵێ ئیلا وەقتین معلوم، هەتا ئەو کاتێک کە ئەمن بڕیار دەدەم کەنجینت دەکوژم، کەنجینت ڕوحەکەی لێ وەردەگرمەوە. ئەوەی بینە بەر چاوی خۆتان. چێ لەو دنیای لە هەموو کەس دەسەڵات دارترە خوای گەورە بەبێ هەر بەبێ کەس نقەی لێەوە هەر لەو ماوەی بینتان مەسەلەن ئەوە سەرۆکی ئەمریکای ڕابردوو وەفاتی کرد. ونیە؟ هەر سەرۆکەکان بینە بەر چاوی خۆ سەدام حوسێن وەفاتی کرد. قەزافی وەفاتی کرد. مەلیکی سعودی وەفاتی کرد. چێ بڕیاری مردنەکەی دەدا؟ ممیتون بلا مەخافە. ترسی لە کەس نیە. بەڵام وەرە وەلیلله المەثل الأعلى نمونەی حاکمان بینینەوە. کوڕە فەقیرێک دەچێتە بەردەستی تاوانێکی کردو، جەریمەیەکی کردو، مستحقی بڕیاری ئەعدام کردنە، فەوڕەن بڕیاری ئەعدامی لەسەر دەدات. کوڕی مەلیکی وڵاتەکەی، کوڕی سەرۆکی وڵاتەکەی هەمان تاوان بە 2 قات و 3 قات زیاتر دەکاتن. ئەوێری بڕیاری ئەعدامەکەی دەرکاتن. لە گۆ دەپرسم نەوێری عوزرانیشی لۆ دینیتەوە. هەزار جار شەوێت دادەنێشی حاکمی بەڕێز خەریک دەبی دەی وەڵا بۆی کە بزانی لە چێن دەرێ قانونەکی بۆ ئەو بکات و لۆی بەس بۆی کە لە ترسی چێ؟ لە ترسی پاشاکەی، لە ترسی مەلیکەکەی، لە ترسی دەسەڵاتدارەکەی. فرعون بە دوای موسا کەوتو بۆ عەلەیهی سەڵات وسەلام، بۆ دوای موسڵمانان کەوتو کە قەتڵ و یعنی وەکو بڵێ قەتڵ و عامیان کاتن کەسیان نێڵیت. موسا عەلەیهی سەڵات وسەلام کاکە بۆ خۆی دەفەرمێ ئینی ئەخاف ئەن یەقتولون، خوا دەترسێن بمکوژن. ئێکابرا ئەگەر نەترسێ ئەو ترسی فطری ها ئاگاتان لێک خاڵی هەبێت. ترس هەر کاتێک بووە هۆکاری وازهێنان لە عەمەل و کردەوە منبوذە، ئەو خەوفەیە کە خوای گەورە نەهی لێ کردو فەلا تەخافوهم وەخافونی ئین کنتم مؤمنین. ئەگەر ئینسانی موسڵمان و ئیماندارن لەوان مەترسێن لە من بترسێن.
بەڵام ئەو خەوفەی کە حەزەری لەگەڵدایە و لە ئەسنای ئیشکردندا حەزەر دەکەی ئەوە شتێکی طەبیعیە. ئاگاتان لەوەی بێەوە تۆزێ وردە پێم خۆشە دووبارەی کەمەوە خەوف ترس هەر کاتێک ترس بووە مایەی وازهێنان لە کاری ئیسلامی لە کاری دەعوە و بانگەواز وەڵا لە ترسی فلان کە حزبەی لە ترسی فلان کە جیهەتەی لە ترسی فلان کە دەستگای هۆم لێکەنی هۆم لێکەن ئەوە نەهی لێکراوە و ئینسانی موسڵمان نابێ ئەوەی دەمێشک و دەخەیاڵ دابێ بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هەرچی خوا نووسی بیتی ئەوە تووشی تو دێتن مستحیلە بتوانی خۆی لێلادەی بەڵام ئەو ترسەی دیکەی کە مەسەلەن لە ئەسنای کار و ئیش و عەمەلدا کە ترسێکی فطری وەکو موسا عەلەیهی سەڵات وسەلام ئینی ئەخاف خوایە دەترسم بەڵام کە خوای گەورە ئیطمئینانی دەداتێ بەبێ یەک و دووکە و بە دوایدا دەگەڕا دەچێتەوە کۆشتی فیرعەونی و لەوێن دەرێ ڕوبەڕووی دەوەستیتەوە. مەبەستم ئەو ڕایان کردو مسلمانان لە ترسی فیرعەون و دار و دەستەی فیرعەون بۆی کە قەتڵ و عامیان نەکەن بەڵام خوای گەورە تەبارەک و تەعالا ممیتون بلا مەخافە هەممان دەکوژیتن لە ناو بەحرێ غەرقیان دەکا بەبێ کە هیچ ترس و ئۆشی لێ هەبن کەواتە ئێمە خوایەک دەپەرستین ئەوە ئەو خوایە ئەوە دەسەڵاتیتی ئەو جا دەفەرمێ طبعا مردن برا بەڕێزەکانی خۆم بە نەڕۆم لەسەری خوای گەورە تەبارەک و تەعالا هەرچی کە ذی ڕوحە هەرچی کە ڕوحی وە بەرهێناوە لە عالەمی مەلایکەت لە عالەمی جنۆکە لە عالەمی ئینس و لە عالەمی حتا نەباتات و حەیواناتیش هیچ شتێک نامێنێت ذی ڕوحێک نامێنێت لەسەر ڕووی ئەو زەویە هەمووی کۆتایی دێت بەڵام کەی بەسخوا دەزانیت ئەو کەیە ئەو کاتە خوای گەورە تەبارەک و تەعالا مەلایکەتانیش نازانن پێغەمبەرانیش نەیانزانی و عەلەیهیمو سەڵات وەسەلام یەکێکە لە ئەسراری خوای پەروەردگار کە بە هیچ کەسێکی نەگوتووە ئەوە زۆر مهمە لەبەرەوەش دەفەرمێ لەو ڕۆژەی وە خوای پەروەردگار تەبارەکە کە ئیسرافیلی مکەلەف کردووە بە نەفخی سوور بۆی کە دنیا تێکداتن دەفەرمێ ئاوە دەوی بەسەر کەڕەناکەوە ناوە بەسەر نەفخی سوورەوە ناوە بەسەر ئەوەی کە فوی تێدا دەکرێت کەڕەنای پێدەگوترێ و چاوی بڕیوەتە عەرشی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆی کە هەر کاتێک کە خوای پەروەردگار ئەمری پێکرد فەوڕەن فوی پێدا بکە لەبەرەوەی کاتەکەی نازانیت هیچ کەسێک نامێنێ لەسەر ئەو دنیاە و خوای پەروەردگار کۆتایی بە ژیان دێنی زارێکی دیکە بەڵام کۆتایی پێدێنی و کۆتایی دێتن ژیان نە ئەو جا دەفەرمێتی باعث بلا مەشەقە ئەتو بینە بەرچاوی خۆت ئیمامی تەحاوی ڕەحمەتی خوای لەوێ زۆر ورد بۆ لەو شتانە خۆوانە هەموو لە قورئان وەرگیراون لە فەرمودەکانی پێغەمبەر وەرگیراون عەلەیهی سەلام بەڵام بۆی کە کردوویەتی عەقیدەی تەحاوی وەکو عەقیدەیەک وەکو مەتنێک دای ڕۆشتۆ بۆی کە ئینسان ئاسان بێ هەڵس و کەوت لەگەڵکردن و لەبەرکردن و معاملە لەگەڵکردنی دەفەرمێ خوای پەروەردگار کە مرێنەرە بەبێ ئەوەی کە ترسی لە مەخلوقات هەبێ زیندووکەرەوەشە بەبێ کە هیچ مەشەقەت و هیچ ناڕەحەتیەکی توش بێت ئێستا ئەمە مەسەلەن عەقڵە کورتەکەیمە دەڵێ باشە ئەوانەی کە لە سەردەمی ئادەم و عەلەیهی سەڵات وسەلام ئەوانە مردوون دەگە خۆڵێ تێکەڵاو بوون کەس نزانی بۆ چۆن خوای ئەوانە کو زیندەکەیتەوە ئەمە ئێستا ئەمە تەسەوری خۆمان دەکەین دەسەڵاتی خۆمان دەکەین دەبی بچین دەستکەینە پێمەڕە و تەور و ئەوە لە قەبری دەودا ئەوە عەقڵە کورتەکەی مەیە بەس ئی خوای پەروەردگار چۆنە یەک فوو بە کەڕەنادا دەکرێتن یەک باران دەبارینیتن ئەو خەڵکن لە هەر ئازەکەی ملیار ساڵ بێ لە هەر شوێنێکی وفاتی کردبێ ئەو بارانە وەکو چۆن گەنم و دانە وێڵەشین دەبێتەوە سەوز دەبێتەوە ئاوا دێتەوە دەرێ لە ناو قەبری فوو بە کەڕەنادا دەکرێت ڕوحەکان هەمووی احتیفازیان پێوە کراوە ئەو ڕوحانە دەچنەوە ناو ئەو جەستە و لاشێ ئەو جا خەڵکەکە ئەها لە سوورەتی یاسین و بەرچاوتان کەوتووە قالوا من بعثنا من مرقدنا هذا مرقد يعني چی مرقدەوە نیە بڵێ مرقد شێخ فڵان کەسی مرقدە و شوێنێکی کابرا جێی پاڵدانەوە قەبر چی ئەمەی لە قەبرەکان هیناینە دەرێ هذا ما وعد الرحمن وصدق المرسلون
بەخوا ئەوەی کە خوا وعدی دابوو پێغەمبەرانیش ڕاستیان کرد عەلەیهیمو سەڵات وەسەلام. زیندووکردنەوەی هەموو مەخلوقات لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چ دەفەرمێ؟ إنما خلقكم وبعثكم كنفس واحدة. ما شاء الله. ئەو دەسەڵات و گەورەی و عەزەمەتە هەر لە خوا دەوەشێتەوە. خەڵقکردنی هەموو مەخلوقات، زیندووکردنەوەی هەموو مەخلوقات وەکو چوایە یەک نەفسی وایە. لا إله إلا الله. کەواتە بلا بلا مەشەقە، بەبێەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ماندوو بێ بە زیندووکردنەوەی مەخلوقات. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم ئامۆژگاری خۆم و ئێوەش دەکەم، هەتا لە ئیمتیحان داین، چکە ئێستامە لە ئیمتیحان داین، بەڕاستی بە هەر ڕێگایە کە دەزانین دەمانگەینیتە خوا، نزیکمان دەکاتەوە لە خوا، نزیکمان دەکاتەوە لە خۆشەویستی و مەحەبەتی خوا بابیگرینە بەر، و هەر ڕێگایەکیش کە دەزانین دوورمان دەکاتەوە لە خەشم و قین و غەزەبی خوا با ئەو ڕێگایش بگرینە بەر، و هەر ڕێگایەکیش دەزانین نزیکمان دەکاتەوە لە تووڕەیی خوا با خۆمانی لێ دوور بکرین. ئەوجا ئەوە پێم زەرور و تۆزێکی لەسەر هەڵوەستە بکەم، دێنە سەر فەقەڕەی 13 زەحمەتە پێمان تەواو بکرێ، بەڵام دەیخوێنمەوە ئەوەندەی کە مەجال بوو، چکە مەسەلەی صیفاتی خوای پەروەردگارە پێم خۆشە هەڵوەستەیەکی جدی لەسەر بکەین. دەفەرمێ ما زال بصفاته قديما قبل خلقه لم يزدد بكونهم شيئا لم يكن قبلهم من صفته وكما كان بصفاته أزليا كذلك لا يزال عليها أبديا. برابر زكاني صفات خواي پروردگار تبارك وتعالى صفات فعلين وصفات خلقين، وبشيك لو صفاتنا علماء كصفات فعل ناويانا وصفات اختياري. دو هذه مسألة يعني إن شاء الله بوي كهم وكبر تصورونيك بلام هر يك لو صفتاني خواي پروردگار تبارك وتعالى صفتكاني خواي پروردگار صفات كمالا، هندك لو صفتاني بو خواي پروردگار صفات كمالا بلام بو عبدكان صفات نقصا. بۆ نمونە خوای پەروەردگار لە دەرسەکانی ڕابردوو گوتمان خوای پەروەردگار نانویتن و نەوزەی نایەتن، بەڵام بۆ خوای پەروەردگار صفەتی چییە؟ کەمالە. بەڵام بۆ ئینسانەکە بڵێ وەڵا فڵان کەس نانویتن صفەتی کەمالە یان صفەتی نەقسە؟ نەقسە. خوای پەروەردگار ناخوا و ناخواتەوە، نەخواردن دەخوا نە ئاو دەخواتەوە. بۆ خوای پەروەردگار ئەو صفەتە صفەتی چییە؟ صفەتی کەمالە. بەڵام بۆ مەخلوقات و بۆ ئینسانەکان بڵێ وەڵا فڵانکە نەفەرە نە ئاوێ دەخواتەوە نە نانویش دەخواتن، ئەوە صفەتی چییە؟ نەقس و نەخۆشیە. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم ئەو صفاتانەی کە هەموو ناو صفەتە بەتایبەتی صفات و ناوە جوانەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێمان گەیون هەر هەبوون لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئەو صفەتانەی پەیدا نەکردوون پاش ئەوەی کە مەخلوقاتی خەڵق کردووە، پێش مەخلوقاتیش خەڵق کاتن ئەو صفەتانەی هەر هەبوون. ئەوە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆی ئەوە دێمۆ سەری ئەو خاڵەی ئەو هەویرەوەی کوردەواری خۆمان دەڵێ ئاوی زۆری دەوێتن و ئەو صفەتانە باسییان دەکەین ئینشاءالله. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، و داواکارم کە ئەو دەرسانە ببنە شەفاعەت بۆ هەمولایەکمان، چونکە باسی ذاتی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا، خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بیضاعەیە کەمەمان لێوەربگریتن و تەرازووی حەسەناتمان پێ قڕس کاتن لەو ظروف و زەمەنەی کەمە تێدان خەڵک سەرقاڵ و مەشغوڵی شتێکی دیکە ئێمە سەرقاڵ و مەشغوڵی دیڕاسەکردنی ناو صفەتەکانی خوای پەروەردگار و دەسەڵات و گەورەی و عەزەمەتی ئەو خوایینە یا ڕەبی خوای بۆ خاتری گەورەی و عەزەمەتی خۆت لێمان قبول کەی بیکێ شەفاعەت بۆمان یا ڕەب العالەمین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.